بناوی خوای گەورە و میهرەبان بەخێراتنی ئێوەی بەڕێزەکەی بەڕێزان سەبارەت بەم کۆنگرەیە مەبەستمان لەم کۆنگرەیە خستنە ڕووی چەند زانیاریە کە سەبارەت بەو کارەساتە دڵتەزێنەی کە دوێنێ لە گەڕەکی کانی لە ناو سۆران ڕوویدا ئەویش گیان لە دەستدانی دوو ئافرەت بوون بە شێوێکی زۆر قێزەون کە زۆر بەداخەوەین لەلایەن هاوسەریانەوە لێرەوە بە ناوی بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران بە ناوی گشت ئەفسەر و کارمەندان پرسە و سەرخۆشیمان ڕائگەینین بۆ ئەم بنەماڵەیە و سەبر و ئارامیش بە کەس و کاریان بدات ئینشاءالله. بەڕێزان خۆشەویستان دوێنێ کاژمێر شەشی بەیانی بوو ئەم ڕووداوە ڕوویدا بەڵام کاژمێر 9 خودی بکوش خۆی پەیوەندی بە بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆرانەوە کرد و خۆی ڕادەست کرد هەواڵی پێدان کەوا تاوانی کوشتنی ئەنجام داوە. دەست بەجێ تیمەکانمان لەسەر فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵێنەوەی سۆران چوون بۆ شوێنی ڕوودا و دەرکەوت کە بەڵێ تاوانەکەی ئەنجام داوە هەردوو خێزانەکەی بەدەستی خۆی کوشتووە بە چەکی زۆری تاپڕ. دەست بەجێ تیمەکانمان کشت ڕێزکاری یاساییەکانیان ئەنجام دا و تەرمەکانیان ڕەوانەی پزیشکی دادی کرد لە نەخۆشخانەی ئاشتی لە سۆران. و تۆمەتباریش لەسەر فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵێنەوە بە پێی مادەی 406 لە یاسای سزادانی عێراقی بند کراوە و کەسی بۆ کراوە لێکۆڵێنەوەکان دەرحەقی دەستی پێکرد. بەڕێزان خۆشەویستان ئەمەوە لێرە باسی ئەوە بکەم کە بەر لەم ڕووداوە ئەم سکاڵایە لە نووسینگەی بەڕەنگاربوونەوەی توند و تیژی ئافرەتان تۆمار کرا و فەرمانی گرتنیش هەر لەم نووسینگەیەوە دەرچوو سەبارەت دەرحەق بە تۆمەتبار. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران هیچ سکاڵایەک دووبارەی ئەەکەمەوەکەوە هیچ سکاڵایەک لە هیچ بنکەچی سەر بە بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران تۆمار نەکرا دەرحەق بەو تۆمەتبارە و هیچ نووسراوێکی فەرمیشمان ئاراستەی بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران بەشی جوولانەوە نەکراوە کە ئاماژە بە فەرمانی دەستگیرکردنی ئەم هاوڵاتیە بدات و ئێمە هاوکار بین بەگرتنی. بۆیە سکاڵایەکە لە ئەم نووسینگەیە کراوە و هەروەها لەم نووسینگەیە فەرمانی گرتنی بۆ دەرچووە. دووبارەی ئەەکەمەوە کە هیچ بنکەیەک لە بنکەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران سکاڵا لە دژی ئەم تۆمەتبارە تۆمار نەکراوە. بەداخەوە ئەمە باسی ئەوەش بکەم کە دوێنێ لە کەناڵێکی فەرمی بە شێوکی ڕاستەوخۆ بە شێوەیەک باس لەم کەیسە کراوە کە دوور لە ئەتەکێتی ڕۆژنامەوانی باس لەوە کراوە کە هەموو تۆمەتەکان خراوەت پاڵ بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران و هەروەها بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران بە کەمتر خەمزانی سەبارەت بەم ڕووداوە. ئەمە لە کاتێکدا گشت ئەفسەر و کارمەندانمان لە بەڕێوەبەرایەتی پۆلیس سۆران شان بەشانی دەستگا ئەمنیەکانی تری ناو سۆران پارێزەری سەر و ماڵی هاوڵاتیان و هەروەها هەمیشە لە ئەرگدا بووە بۆ پاراستنی سەر و ماڵیان. سەبارەت بەو چەکەی کە تاوانەکەی پێ ئەنجام درراوە چەکی زۆری تاپڕ بووە لێرەدا ئەمێ باسی ئەوەش بکەم کە چەند گرینگە لەو ماوەی چەکەکان تۆمار کرام. ئێمە فترێک پێش ئێستا لەسەر فەرمانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی ئەو یاسایی کە لە پەرلەمانی کوردستان دەرچوو و ئەو ڕێنمایانەی لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان دەرچوو هەڵمەتێکمان دەست پێ کرد کە تۆمارکردنی چەکەکان بوو چەکی بێمۆڵەت بە خۆشحاڵیەوە بە چەند قۆناغێک ئەم هەڵمەتەمان دەست پێ کرد قۆناغی داخستنی بازاری کڕین و چەکی بێمۆڵەت بوو پاشان دانانی بازگەکان بوو پاشان لەلایەن بەشی پۆلیسی کۆمەلگەیەوە چەندین سیمینار دەرحەق بەم چەکانەوە هەروەها ڕێنمایی کردنی خەڵک و شیارکردنەوەی خەڵک
بۆ ئەوەی چەکەکانی خۆیان تۆمارکەن لەم لێکۆڵێنەوەش دەرەکەوێ ئایا ئەم چەکە تۆمار کراوە یاخود نا هەر لێرەوە داوا لە بەڕێزتان ئەەکەین گشت کەناڵەکان ئەەکەین هەر کەسێک زانیاری دروست یاخود سەرچاوەیەکی دروستی زانیاریەکان ئەگەر سەرچاوێکی دروست نەبێ دوور لە ئەتەکێتی ڕۆژنامەوانی سەرچاوەکان هەواڵەکان بڵاو نەکەنەوە چونکە ئەمە ئەبێتە تێکچوونی شیرازەی خێزان و هەروەها تێکچوونی هەواڵەکان بەگشتی هەروەها و پێم وایە ئەم لێدوان وەرگرتنە زۆر جارە بینی کارەساتێکی دڵتەزێن لە ناو خێزانێک ڕۆدا پێم وایە دوورە لە هەموو پرینسیپەک تۆ بچی لێدوان لە کەس و کاری قوربانیەکان وەرگری بەبێ ئەوەی گوێ بدەیە لایانی دەرونیان بۆیە داواکارین خۆتان لەم لێدوانانە پارێزن و بۆەوەی شیرازەی خێزان و تێک نەچێ زۆر سوپاس بۆ بەڕێستان باشە بەرەبەراتی بەرەنگاربوونی تونکیژی خێزان و ئافرەتان لە سۆران ئەوانیش بەشێک نین لە پۆلیسی سۆران بۆچی لەوێ مادەن سکاڵە لەوێ تۆمارکراوە بەدوەداچوونیان بۆ نەکراوە بەڵێ نووسینگەی بەڕێنگاربوونەوەی توندیتیژی ئافرەتان نەخێر بەشێک نییە لە بەڕێوەبەراتی پۆلیسی سۆران بەڵکو سەر بە بەڕێوەبەراتی بەڕێنگاربوونەوەی توندوتیژی خێزانی هەولێرە بۆیە سەر بەخۆن پەیوەندی بە ئێمەوە نیە بۆیە هیچ سکاڵا کە لەوێت تۆمار کراوە هیچ پەیوەندی بە ئێمەوە نیە و کەیسەکە لە لای ئەوانە ئەوان خاوەنی کەیسەکەنە و بە کەیسەکە هەڵساون کاک شەماڵ دیارە و پیاوە بەر لە زاندانی و تاوانێکتە ویدیۆی بڵاو بۆتەوە ناوی بەشێک لە خەڵک دێنێک ئەوانیش دەستاتێ و لەو کەیسە تا ئێستا فەرمانیکردن بۆ هیچ کەسێکی تر دەرچوو لەو کەیسە ئاماژەم پێدا پێش ئێستا هیچ سکاڵایەک دەرحەق بەو بەناوبرا و بەم تۆمەتبارە لە لای ئێمە تۆمار نەکراوە بەو خەڵکی دیکەی تێوەبلاو هەیە لەو کەیسە نەخێر هیچ سکاڵایەک لە ئێمە تۆمار نەکراوە کاک شەماڵ 11 پۆلیس 4 شەو مەفرەزە دەرەکەنەوێ پۆلیسی نێشتنی تاوانی سۆران دەوریاتەکەن هەوڵەدەن بیگرن ئەگەر سکاڵا نەبووە ئەگەر پۆلیسی سۆران پێی ئاگادار نەبووە ئەو پۆلیسە بە فەرمانی چێ ئەتوانێت بچێت لەوێ دەوریات بکە و هەوڵی گرتنی ئەو کەسە بدات بەڵێ طبعا ئەم نووسینگە دوکۆمنت هەند لایمە بەڵێ نووسینگەی بەڕێنگاربوونەوەی توندوتیژی ئافرەتان هەر بە خودی خۆی داوایان لە بەڕێزدادوەری لێکۆڵێنەوە کردووە لەبەرەوەی تۆمەتبار نەخۆشی دەرونی هەیە و چەکدارە پێویستمان بە هەماهەنگی هەیە لەگەڵ بەشی پۆلیسی نێشتن تاوانی سۆران نووسینگەی دیانە بۆ ئەوی چاودێری تۆمەتبار بکە و بە دوواداچوون و متابعی تۆمەتبار بکە وەکو کار ئاسانیەک هاوکارمان بن بۆ ئەوی بتوانین تۆمەتبار دەستگیر بکەین بۆیە پۆلیسەکانمان لە نووسینگەی نەهێشتنی تاوانی سۆران بە باشی کارەکانی خۆیان ئەنجام داوە و متابعی خۆیان کردووە و زانیاریەکانن داوتە نووسینگە بە مەبەستی دەستگیرکردنی هەرچەندە نووسینگەی بەڕێنگاربوونەوەی توندوتیژی ئافرەتان زۆر هەوڵی داوە زۆر محاولەی کردووە زۆر ماندوو بوون دەرحەق بە تۆمەتبار هەوڵێکی جدیان داوە کە تۆمەتبار دەستگیر بکەن بە هەماهەنگی لەگەڵ نووسینگەی نهێشتنی تاوانی سۆران لێناختیەوە کەسوکارەکەی باستەوە دەکەن ئەم پیاوە ئەم دوژنانەی ماوەی نزیک 2 ساڵ ئەسیر کردووە تەنانەت تێکێکی تعزیب داوە کە بەستوویەتەوە بۆ سوڵتاندیتە ئێوە تا چەند ئاگاداری ئەوان هیچ کاڵایەک لەو بابەتەش لای ئێمە تۆمار نەکراوە بەڵام شتێک هەیە ئەم تۆمەتبارە پێشتر داوا کراوە لە لای ئێمە وەکو بەڕێوەبەراتی پۆلیس سۆران سکاڵای لەسەر تۆمار کرابوو بە پێی مادەی 405 فەقەرە 31 ئەو کاتی تیمەکانمان لە بەشی پۆلیسی ناوشار هەڵسان بە دەستگیرکردنی تۆمەتبار هەرچەندە ڕوبەڕووی هێزەکانمان بوویەوە و یەکێک لە کارمەندانمان بریندار بوو و خۆشی بریندار کرد بەڵام دوجار دەستگیر کرا و ڕەوانەی ئەو شوێنە کرا کە لی داواکرا کاشەوان ببوورە تۆ باس لەواکەی کە لێدوان لە کەسوکار وەرنەگرن پێتوانیە پێنەدانی زانیاری لە نێوان لایەن دەستگا فەرمیەکانی ئەم ناوچەیە بەتایبەتیەوە کە ئێمە دوێنێ هەمومان تەکلیفمان کرد کە لێدوانمان بردی کە لێدوان نادەی ناسان یعنی پێنەدانی زانیاری واکە ئێمە بچین بەدیری بدۆزینەوە
بۆ لەو حاڵەتانەیە ئێوە زانیارییانن یاخود کۆنگرەی ڕۆژنامەوانی بۆ هاوشەوەی ئەمڕۆ کۆنگرە بەستدا بێنێ زانیاریتان پێبەست بدابێنێ ئەو ڕووداوە ڕەنگە بۆ شوازن. ئێمە دوینێکە بەیاننامەیەکمان دەرکرد وە ڕوونکردنەوەماندا لەسەر ئەم کەیسا و پێمان ڕاگەیاندن کە کەیسەکی بەو شێوێ هەیە و تۆمەتبار دەستگیر کراوە. بەڵام وەکو لێدوانمان نەدا تەنها بەیاننامە و ڕوونکردنەوەماندا. بەنسبەت وەرگرتنی لێدوان لە کەسوکاری ئێوە ئەبێ بزانن یعنی لایەنی دەرونی خاوەن مردوو یاخود خاوەن کەیس یا خاوەن قوربانی بزانن کە لایەنی دەرونیان ڕەچاو بکەن هەموو پرسیارەکیان لێ نەکەن چونچی لە دۆخێکی وان خۆش نییە هەموو پرسیارێک لەو کاتە لێ بکرێ وە بزانم ئەمەش دوورە لە ئەتەکێتی ڕۆژنامەوانی ئەبێ ڕەچاوی ئەم خاڵەکە.